سڵاوتان لەبێ بینەران و بیستەرانی کوردستان 24 و پرۆگرامی پاشیف ئەمشەو من و ژڤان هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پاشیف بۆ هیوای وردە بەدەم ئامادەکردنی خوانێک بۆ پاشیف و بۆ ڕۆژێکی نوێی مانگی ڕەمەزانی پیرۆز هەرچەندە وردە بەرەو کۆتاییەکانی ڕووین کاتەکەتان لەگەڵ ئێمە بەسەر بەرن. سڵاو لەبێ ژڤان. زۆر باشم. السلام عليكم ورحمة الله وبركاته. پاشیف وکنی دمکینی و شوکانی دیساش کردستان 24 البرنامه پاشیف هم هاتین خدمتها و که افکار من حاضر جه ماجه فکری برف دماهی که طیبتی جه چین اکل اسمان جم تماشا کن هدی حیف روی خوبه یا زراف بد ماجه بو هند طیبتی چند روزه کت کمیت ماش به هیوا پیروز کو خود مازن یا خوب پیروز کی و امر مکری ام پیروز را بگیرین که ویام اوه خود روجی و نویج و طاعته همی مسلمان تواجد جهان طیبتی کردستان قبیل کرد طیبتی افشبت مای و که دیار ناف اسلام دا گلک گرینگی واتی بحث کردن کو شبت لیلت قدرن افشبجی کشمان شویا خود حسکت افشبجی برگو طیبت برگو بابت طیبت ده مهبن و خود حسکت افشبج بلی بابت می آینی و برسیار و برسید طیبتی جی توری آینی کسی که دنگ خوش قرآن خوینه که دنگ خوش خبری دوی دید گل مدابد بجا چاوره بمزانن کیه انشالله بینەران چاوەڕێ بن بۆ بزانن کێوە چونکە بەڕاستی جگەل لەو تاعەت و نزانی کە ئەکرێ زۆرجار دڵەکانیش ئارامە بێتەوە بەو جۆرە بە شتەکان دەڵێن جارەوانیان شەوان بەڵام تەوەری یەکەممان ئێمە ئەم شەو گرنگیین یاخود باس و خواز لەسەر ئەو بابەتاکەین کە زۆر و کەم ڕۆژانە زۆر بەمان ئەیبینین بەرچاومانەکەوێ منداڵانی بێسەرپەرشت یاخود ئەو منداڵانی کە لەسەر شەقامەکانن خێزانێکیان نیە یاخود بێدایک و باوکن ئێمە بزانین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن سیر کراون بۆ گفتوگۆی زیاتر ئەچینە ستۆدیۆکانمان لە دهۆک بەڵام سەرەتا بە فیچەرێک دەست پێیەکەین ژمان بەڵام خواردنەکە تایبەت دەکەین پشتینگی خود خواردنێکی تایبەت باسەکەین و بەڵام بۆ ئەوەی کە بینەران بزانن کە میوانەکەمان لە شاری خۆشەویستی دهۆکەوە لەگەڵمانە بێت و گفتوگۆکەمان بەردەوامەکەین. ئەم دێ بەسێت تەحینێکی بێژاری حەزە لە تاحینە من پاشی وێژیا خۆری زۆریش باشە ئەوزەم زۆر هێز و باشتر دەفمە تەحینە ئامێدی باشتر بەڕێەکەی تەحینە ئامێدیە دەفمە تایبەتیژی کوردستانی هەمیژ ئەس بوارم یەپنا بودن گەبێجا هەمیگا تایبەتیش هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا حەزەک و خواستەکە گەلک زێدەت کەفتە سەر تەحینی وڵاتیش زێدەتر ji بووی پاشیفکردنی و خواردنا پاشیوێ تەحینێت یەکشوان جورێ تەحینێک کول هەرێما کوردستانێژی خواستەکە گەلک زێدەر سەر هەیە تەحینە ئامێدیەیە جهەکی خۆشە و تەحینەکە دەرەجەیەکە هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا تایبەتیژی کارکەرین کارگەها بەرهەموانینە تەحینێل ئامێدیە حتا پاشیوان کارێ خوب بەردەوام بکەن ئاشێوانایە بەردەوام زغڕ ji بووی دروستکردن وەکە کرێکار و سەرپەرشتیە یەکێش کارگەهێ تەحینێژی بەحەزکەن ڕۆژانە 400 کیلۆغرامە تەحینێ بەرهەمکەینن شێوەیەکی گشتیژی 11 کارگەهێت بەرهەمانینە تەحینێ بتنێل ئامێدی هەنە تایبەتیژ ئەف جێ دەستخوشیە جەما یەکسەر بەرەف ئامێدیە وی جێ خۆش بە بچین تایبەتیژی دروستکردنا تەحینە کونجیال ئامێدیە ئاشێکی بەرهەمینانە تەحینەیە لە ڕێباری ئامێدیە لە vêrê bi çendîn qonaxên cuda cuda tehîna xwemalî û bi kunciyên xwemalî ku berhemê cotiyarên vê deveriye dihête çêkirin û niha di meha Remezanê da wan karê xwe ê xistiye di şevê da û ta demê paşî vê berdewam kar dikin. Proje em projîne û dinya gerin bû rojê firno kunciyetme jî berdoro têne qelandin piçekî ev zehmet e. Şevêt me yê Remezanê şev hînin em şên evê dikein kunca xwe qelînin şûlê xwe diriz bikein û piştî bûye Remezan jî dixwazî ser tehînê zêde bûye jî ev jî ek sebeb bûye em şevê jî şûlkein. Li vêrê çendîn kes berdewam kar dikin. Ew di mayê 24 demjimêrên karkirinê da zêdetir 400 kîloyên tehînê berhem dînin. û li dîv gotina xwediyên van aşan li ser demê vayrûsê korona û meha Remezanê da daxwazî li ser berhemê tehîna ûmêdiyê gelek zêdetir bûye. Tehîn xwanek û kodewar ya kevne ya resan ya tendurist e. Boropiter xelkê me nûka boropiter
رغبت یا سبی جوره خونه ای بردوام جی دخوازی سر هیا سردم کرون دوجی دخوازی زده بویا بارا پتر و ماه رمضان یک جوری و اول برف ورزه هوبینه چین بارا پتر خلق دخواست کرد و بخو خزند کردن بو ورزه هوبینه در دور سنتر قضا آمیدی 11 آشن بر همین ناطحین هنه و همیجی برای که آمیدن کفنار و آوه که به الکتریک کار دکن طحینه بر هم دینن شمال بچه کردستان 24 دورا آمیدیه جوانۆی بینیمان ئینشاءالله خەرمان بەرەکەت و هەرێمی کوردستانیش لە ڕووی بەرهەمهێنان و کارگە و دەستی کارەوە سوپاس بۆ گەشە سندنی بەخۆ بینیەوە بە تایبەت لە بەرهەمی خۆماڵیە کە ئەوە زۆرجی سوپاس گوزاریە کە بەرهەمی خۆماڵیمان زۆر بێت ئینشاءالله وردە وردە ئێمامانەوە بچینە سەر تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە تەوەریەکی ئاینیە باز لە پاداشت و هاوکاریکردنی منداڵانی بێدایک و باوک یاخود بێ سەرپەرشتان لەلایەن خودای گەورەوە ئەو پاداشتە چییە بۆ کەسانە دانراوە بۆیە بە میوانداری بەڕێز مامۆستا دڵشاد تاهیر بێسفکی کە لە ستۆدیۆکانمان لە دووهۆکەوە لەگەڵمانە بێت سڵاوت لێ بێ مامۆستا ڕەمەزانت پیرۆز بێ بە هیوای تەندروستیەکی باش و ئیشەڵڵا نوێژ و تاعەتان قبول بێت جا سەرەتا بۆ دەست پێ بکەم یەکسەر پرسیارەکە ئایا پاداشتی ئەو کەسانە چییە یاخود کە منداڵێکی بێ سەرپەرشتیان گرتوۆتە خۆ کە منداڵێکی بێدایک و باوکیان لەلایە و دواتریش پرسیاری زیاتر لەسەر ئەو منداڵانە و لەسەر ژیانیان و بە تایبەت لە مانگی ڕەمەزانە چۆن هاوکاریەکرێن. ناوی خدای مازن و دلوان حمد و سپاسی بو خدای مازن صلاة و صلوات لسر پیغمبر وی خوشتوی رز و صلاة و هوجی بو همی تماشاوانا سپاسی ها پروگرام پاشیفت کن راستی وکی بیجن شریعتی دا اسلام دا گلک گرنگی دا هنده و توصیه میا کری و تاکید هنده کری ام چاوی خوب دینوان کسید بسمیان او کسید بسمیان جی ام بیجن چه ام بینه وکی عربی بیجن ایتیمان او کسی بابوی مربیتن یان دیکو بابتوی مربن یان کسی خانه بیتن کسی که به خدام بیتن جبر کسنین چاوی خوب داته کسنین هاری کاریوانا بکدن خود تعالی وصا امر ما کری یان پیغمبری صلوات خدا سر بند گله فرموده دا کو ام چاوی خوب دینه اوان کسی تنه اوت کو بیجن بسمیانن فضل وان کساجی گله که مازنه و کی دیار جی پیغمبر خدا صلوات خدا سر بند او باشترین چافلیکره بو بسلمانا بو هر تشتکی ده هبیتن وصا بو ما دیار بیتن کو بیجن سیرا پیغمبری دا یان کو وقتی مهات یا گوتن پیغمبر صلوات خدا سر بند ای که شوان کسا بویا کو ایتیمی را بویا به باب جدایک بویا کو بیجن باج باب و کیم کردید بیجن وقتی دم بابی میری هش او خودی ندابو باج باب بوی پشت اینکه دیکاوی جد میریتن و من تا پیویا بیجن باپیری و باپیرت میریتن من تا پیویا مامه و آنکو پیغمبر جی صلوات خدا سر بم و بسمیانی و به اتیمی رابوی جبر هنده که خاله کرا خدان حتی خود تعالی جد قرآن دا بحث پیغمبری دیت صلوات خدا سر بم گوته الم یجد که یتیما فآوا مانتونا اتیم بوی توی بسمیان بوی و ما هندک دور تکم کرن و ما هندک التکرن خدان کو چاف دریا تب کنو چاف دان تب کنو تا پارزن و مثلا جیاره و هر تشکی هبیتن لو هر توی صورت دا چه گوته فاما الیتیم فلا تقهر آنکو حوصا هر گل پیغمبری خود تعالی تاغویتن گوته فاما الیتیم فلا تقهر آنکو گل ایتیما هشیار بن سر دریکا خراب نکن وانا نایشینن وی تشتید گل دا نکن و نبیجن یه بیشیتن بلکو برو واجبه که بسیارش میکری مثلا پاداشت اوی کسی هاریکاریا اوان به سمیان تنید کن امشین بجین گلک خالا دامشین به حزب کن بلیاش همیا گرینگتر اوه یعنی پیغمبر خودی صلوات خود سر بن تفرموده که دم بحث کتن بشت انا و کافل الیتیمی فی الجنة هكذا یعنی بجیت مشاره بسبابتی والوسطى پیغمبر صلوات خود سر بن بجیتن او کسی چاودیریا آن کفالت و ایتیمه کیت کتن و چاو خود داته و خداند کتن بجید از اوت به حشر داده هو صابین اشارت به هر دوان تلت خود کتن یا بجین شهاده و یا نیوه که پیچه که جک فرد کتن یعنی ده هو صانزیک بیتن ایزن فیره اکی امزان پیغمبر صلوات خود سر بن
مرتباوی جهوید به حشت دا یعنی شمیا بلندتره و شمیا بقدر و قیمتتره و برستره اف کسی هنی پیغمبری ما مستوجه ام خود حس کردی زیادتر بحثا خیر و برکتا سروان مروفات تبلاف کردن جالی خوده و کوی یه کسین سوی به سمیان آنجی وکیب عربی اعتماد خودم کن لی بس ام وکی دیار خودی کرنا زاروکا ارکه که مازنه سر ملی دیکو بابا دویت او بخودان کن بس باشا کسیت سوی ارکه بخودان کرنا وانا سرکه یعنی آینا اسلام دا طیبتیجت ناف آیات قرآن پیروز دا بحث هات کرن خودان کرن و مازن کرنا کسیت سوی سر ملیت که بله اگرم بنت کتابت فقهی دا بحثی ولایتت کتن ولایت بوی تشتیتتن کو تو کار هنده کار رابی تو شولی هنده کار بکیش بر هنده ما دو ولایتت هن ولایت عام و ولایت خاص ولایت عام آنکو بجنیا گشتی اوه یکل سر حکمته یان سر دادگاه قاضیت مینیتن دادوریت مینیتن اوه وک دادگاه یا ساکیب دانیتن اگر وی مالا کبیتن اگر وی هندک ماف هبن اف مافی تنه بینه پاراستن حتی نکت یا سامجی دا وکی دیار کسی که بجن اف کسیت قاصر بن آنکو افت بباب بنود بجیه بچیک دابن حتی مالوی نایتا بجن قلپاندن یا تحویل کرن وقتی ترمبیل که خانیه که تشتک هندی افت بچیک بن افت بجن ولایت عام السر دا صلات و بجن دادگاهد مینیتن اما ولایت خاص افت البو کسی که ایتن چافدریا وان کسی تنه بکد بو نمونه ما مکه دی برازات خود دی چافدریا وانا کتن دی خدان کتن آن افریقا بجن گلک یعنی رکیدیت هاتین افریقا کردستان اجدام اوهای جه چافدریا دان عمرا جه خدان کرنا به سمیانا حتی کو بجن دولمندت مجی بیرامتیتن بری چد مهکابو چالاکی کو ساعت کردن یعنی خدان کمپانیا و گلک دولمند دو که چالاکی که مازر نابون پاریکاریا وان زارو که تنید به سمیان گل بس ما مستا اگر هاتو وقتی که بحث در صلاتا گشتی که اگر در صلاتا گشتی کسی به سمیان خونه گرتن هات یا فرض کردن بونو منال سرمامی یا جیل خالی یا جی کسی نزیکی به سمیانا یعنی فرض بر سروانا وکی زارو که خوب خدان کن چه آیاته که آنجی فرموده که پیغمبری صلوات خود سر بن حساب رونیات یا بحث کردن وقتی بشین اف فضله هنی اف خیره هنی دیار کری بوی چند یادا کو هنده کبن لی خوب کنه خدان انشین بشین الا مباشر گوت یا کو قرآن آن پیغمبری صلی الله علیه و سلم بس اوی چند هنی و کی بونو من آیات قرآن چت بجیتن و بالوالدین احسانا و ذی القربى والیتامى والمساکین ابن قیم چت بجیتن اف کسید وقتی دهاتین واجب سر مروف چاکید گل دا بکتن یعنی وکی واجبه کیه آنکو چوا و بالوالدین احسانا مروف چاکید گل دی بابا بکتن و ذی القربى مروفت خو والیتاما ایتیم جی کرنا گل دا والمساکین یعنی وجا ورات چیتن اذن فيري وقتی ابن قیمی اوا کو معنا و آیات بجیتن اوا وکی واجبه کیه خود تعالی گل مکری ام بجین فرض و کفایه یعنی فرض و کفایه اگر ذیابا هندک پیرابن وقتی کس بین رابط همید گناه کارن وقتی هندک پیرابون اوا گناه هر سری دی رابو ام بجنه فرض و کفایه لو انک جوات دیار بیت واجب بیتن هندک کس هبن خالفون کست به سمیان و به خدان ابکنه خدان و چاوی خوب دنی حتی کو وجا گلک خالا دا گوتی مثلا چوا خدان کرنات گلوان دا اوا مثلا بینتت مالا خدا یعنی مالا خدا گل زارو کت خو او سر دریاد گل زارو کت خوب کتن لازمت گل ویجی بکتن و آختنی نبیجیتن او پیبش کتن و هست پی بکتن یه بابا هر تشتکی مافی بیتم دته حتی شریعتی دا که چکا ایتیمه و مظلم بو وقتی ایک بخواب خازیتن لازمه مهراوی درس بیت دان وقتی وانا مالا کبیتن ولا تقربوا مال اليتيم الا بالتي هي احسن چینا بیتن دست درجی و زورداری گل مالی بیت کرن چونکو گلک جارا انسانه که هی ایتیمه بس احتمال مال هی وقتی بابی امر خودی کری دی باب توی نماین مالا کل پیش خواهی لای ما مستا اگر لیره راد گرم زور جار کسیک بهوی معامله کوا معامله کی دارایی کن یا خود ثروت و سامانه کیان هی رینه کون لسری کسی کیان بون مونه باوکه که سر و خزانه که گیان لدستیات بلام دواتر او کسی تریان حقی خوی ورگری خود اگر نجلین حقی خوی ورگری ثروت و سامانی او مالا ابد لکاتی که من دالی به باوکو دایکی بید او کاتا من دالی که به باوکه بید او کل دین اسلامی شاباس کرده آیا
ئەو کەسە گوناحبارە بێت یاخود بە چ شێوازێک خوالی خۆشە بێت مامەڵەی ئەو کەسە چۆنە بێت لە ناو ئاینی ئیسلاما بە تایبەت کە پێشتر بۆ نمونە مامەڵەیەکی کردووە لەگەڵی دارایی بۆ بە هەر شێوازێک بێ بەڵام دواتر دەستی گرتووە بەسەر سەروەت و ماڵی ئەو مناڵانەیە کە بێباوەک بوون ئەمە چۆنە سزاکەی چییە بێت؟ آيات آشكرا بما بحث كاتن قرآن بيروز دا وكي خد تعالى بيجتن أو كسي مال ايتيمي بخوتن كو بيجن هوصا يعني وكي بيجن زورداري بتعداكي بحيلاكي بريكاكي نيا درست أفي مال هني ببتن بيجتن إنما يأكلون في بطونهم نارا يعني هر وكو وانا آگیره کرد زکی خدا یعنی خود تعالی برانبر وی مال ایتیما و وان به بابا یا و به سمیانا وقتی کسک زورداری لید کتن و وی مال هنه لید خاتن بیجیتن و دی بیته هر وکو آگیره کریت زکی خدا آنکو یعنی چه آگیره رجا قیامت اف مال هنه دی بیته آگیره کت زکی وانا دا او بیجین بداخوه يعني افرو که احتمال گلک اف حوصا میادیتی و اف حالت تنه چه بون زورداری حوصات گلوام به بابا و به سمیانا یا هات یکرن و وکیا دیار جی هریم کردستان جبر زورداری و دجمنکار و دوروبرت ما گلک سر ملت ما هی ما زارو کت به سمیان اگجار ما زورت هین ما گلکت هین اگر هند کو وکی ما گوتی شرا و دجمنکاریال سر ملت ما گلک شهیدیت دان و جا اف شهیدت هنه زارو کت وانا یعنی گلک جارا پارچه که عردی وقتی برانبر خوینا کوکو نایت برانبر چپکه که خوینا ویجی بله تو دبینی کسی که نزدیکی وی پرکه که اف قطعانه اف پارچه های عردی جستان پرکه که بید یان مبلغ کوجمه که پاره بهاتی اف پاره هنه یه را کری بی که هزار خواب کتن اف مال وی اوانا بابا کش دست دای گناه که گله که مازن اف ماله که دیبیته آگیره که تزکیوانا در روز قیامته اوی چنده هنی همیل برچاف نبینن تنه چونکو مال دنیا دی طمعی خوابنه اوی ماله هنه اوی گله که کی مگوت یا هیو ام بینن بله گناه که گله که مازنه و اف ماله هنه حوصا یب زورداری یب بیشین پریکت نه درست کسی که صابه بتن اودت روزا قیامت دا و که آتا قرآن پیروز ما بحث کری دیبیت آگره از که اوان کسی تنه دا تو صاف زورداریت کن. ما مستعز بحثا جوریت خدان کرنا کسی به سمیان بدای کوباب تایبت جید به باب بکم ایتیما یعنی چند جوریت خدان کرنی هاتینا بحث کرن. بونمونه اوام ما بحث کری تو ایتیما کی بینیت نف مال خدا خدان کی و کی زارو کت خو اگر هاتو فی سرتمی اوه هندکی اب زحمت بد چه جوری دیت خدان کرنه یان جی آلیکاریا کسی به سمیان هند اسلام دا بحث کردن. بله کاک جوان مثلا خدان کرنی ما گویی چافدان زارو کت به سمیان اوه یعنی بینتت مالا خداد گل زارو کتوی دا بجیتن یا ایکی ما گویی یا دوی اوه اگر جهک هبیتن و اف جی هنی چافدانا و کی ما گویی شلای حکومت و اف جی هنی هات بنا درست کردن اف کسیت دولمند اف کسیت کو پیچید بن یان کسو کارت حتی نزدیک تو جی نشونه بیند مالت خود شر اگر که هبیتن او چم لویر چاف دریا واناب کن یان جی گلک جارا و کی ما برینو که جامه جا پکری زارو کی بخو پاره هی یعنی مالا که تشتکی گهشتیا اوی زارو که هنه او چونکو زارو که او نزانیتن درستاهی و کی قرآن جمع بحث کری سر دریت وی مال دا بکتن او کسی لید بیت سمیان و لید بیت خدان چاو خود دته و تمپره که حوصا اوی پاره هنه لی صرف کتن کو چه قصریانه هلتلی و زیادتر جینه اگر نبیجی اوش نخواه هاریکاریا اوان زارو که تنب کتو و یعنی هندک ریکیم که هم بیجین چافدان اوان زارو که تنب نکرن. بله ما مستعیمه بردوام بین لگل تو گفتگو کان من درجه پین بلام دوای ئەوەی کە چوینە لای هەریەک لە هاوکارانمان هەرێم جاف لە گەرمیان و ئارام بەختیار لە سلێمانی بۆ زانینی زانیاریەکان لە ناوچەکانیان و بزانین ڕەمەزان ڕەوشی چۆنە لەوێ چۆن بەڕێوەچێ و زانیاریەکان لای ئەوان چییە سەرەتا ژەچمە لای هەرێم جاف لە گەرمیان سڵاو لێ بە هەرێم ڕەمەزانی شەپیرۆز بە هەرچەندە بەرەو کۆتاییەکانی ڕۆین بەڵام بەو هیوای ئینشەڵا نوێژ و ڕۆژ و عیبادەت هەموو لای قوبوڵ ببێت و تۆش تەندروستێکی باشە هەبێ و پێمان بڵێ زانیاریەکان چییە؟ ئامین ئینشاءڵڵا زۆر سپاس شەوی ئێوە باش و ئێوەش بە درێژایی مانگی ڕەمەزان ماندووە بن ئینشەڵڵا هەم شەوی قەدر و هەم ڕەمەزانیش بە نسیبی ئێوەشە بێ سپاس دەکەم من هاتوومەتە مزگەوتی فیردۆس لە قەزای کفری
لێرەمەوێ لەگەڵ مامۆستا هاوکار وتاربێژی مزگەوتەکە باسێکی خێری شەوی قدر بکەم و یەک پرسیارێک شملەیە بێ لە دوای پرسیاری یەکەمەوە بۆی گفتوگۆکەم لەگەڵ مامۆستا هاوکار دەست پێ بکەم. مامۆستا گیان ئەگەر بیت ئەمرە مامۆستا ئەگەر پێمان بڵێ خێری شەوی لەیلەتول قەدر چییە و ئەمە لە چیوە هاتووە ئەوە خەڵک کۆ ئەبێتەوە لەم شەوانەوە کۆ بنەوە بۆ نوێشکردن لە مزگەوتەکاندا ئەمە لە کۆنیشە هەروە بۆ یاخۆت ئەم کللتورە تازەیە و ینی سەردەمێکی نوێە ئەمە پیدا. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. ليلة القدر شويك أخوي تعالى داية أمتي بيغمر صلى الله عليه وسلم لباي أويك أمة تمني كرتا لبين الشصب حفتايا زوريني كأمتاني ترتمني عن دريج بو عبادتي زوري عن كردوا أمتك لبروي عبادتك زور بكا وأجر باداشتك زوري دسكوي خواي تعالى شوي في داوة كعبادتي كانوا عبادتي تيا أكن وأحياء أكن أو شوا خيري لهزار مان زياتر للاي خواي تعالى أجر خواي تعالى لو كساني قبول بك إن شاء الله. پرسیارێکی تر بکەم لە کۆندا یعنی ئەوەی من بیرم بێت سەردەمێک تەنها ئەو شەوانە خەڵکی لەیلەتول قەدر ئەگەر شەوی 21 و 23 و 29 ئەوەی 27 و ئەو سێ شەوەی کە دیاری کراوە بۆ ئەوەی کە باس لەوە ئەکرێت کە شەوی قەدرە بەڵام ئێستا ماوەیەکی زۆرە خەڵکی ئیتر هەر لە دە ڕۆژ شەوی لەیلەتول قەدر ئەگرێ بە درێژایی دەشەوی کۆتایی ئەمە بۆچی ئەگەڕێنەوە ئێوە ئایا خێری شەوەکانی تریش هاوشێوەی لەیلەتول قەدرەدا خەڵکی بۆ ئەوەی گرێ ئەو دەشەوەی قەدر ئەگرێ تاوەکو خێرەکەی بەرکەوێت. بەڵێ طبعا خۆی شەوەکە دیاری نەکراوە چی شەوێکە بەڵام پێغەمبەر ساسام چەند فەرمایشتێکی فەرمووە لە سەر شەوەکە یەکەم فەرمایشت فەرموویەتی بۆ شەوی لەیلەتول قەدر بگەڕێن لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەضانە لە پاشان چەند فەرمایشتێکی تریش هەیە کە ئاماژەکە یعنی بەشەوە تاکەکان بە تایبەتی و لە دوای ئەوەش ئاڕای مەزاهیب و فقەهای ئیسلامی کە هەرێکیان پیان وایە لە شەوێکا بووە ئەمە هەمووی ئارا ئەو قسەی عولەمای ئیسلامە بەڵام شەوەکە دیاری نەکراوە بۆیە مسلمانان ئەو دەشەوەی کۆتاییە هەم عیبادەت ئەکەن ئەجری عیبادەتیان دەسەکەوێ هەم بەدوای ئەو شەوەیشا ئەگەڕێن. خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحە کە لە صحیحی بوخاریە هاتووە ویستویەتی کە شەوی لەیلەتول قەدر بڵێ بە ئومەتەکەی ڕۆیشتووە بۆ مزگەوت بەڵام لە دەرگای مزگەوت ئەفەرمێ دوو کەس ئاوا وەکو چۆن بڵێ دەمەقاڵەیان بووە قسەیان کردووە وەکو مناقەشە فەرمووی کە ئەو یعنی مناقەشە و دەمەقاڵە لە بیری بردمەوە کە خوای تەعالا چی شەوێکە بۆیە بۆی بگەڕێنجا لەو فەرمایشتا ئاماژەکە بە شەوی 25 و 29 و 27 کە بۆی بگەڕێن بەڵام مسلمانان لە دەشەوی کۆتایە هەم عیبادەتێکی زیاترەکان و هەم بۆ شەوەکەش ئەگەڕێن کە ئەجر و پاداشتیان دەست بکەوێت لەو شەوە ئینشاءالله. زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ مامۆستاگیان و برە لە کاتمان گردی بەمشەوە دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم. بڵێ من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە و دەشمەوێ ئەوەش بڵێم ینی ئەوەی کەماوەیە کە مزگەوتەکان کراوەتەوە دەرگای مزگەوتەکان کراوەتەوە ڕێنمایە تەندروستیەکانی جێبەجێ کرێت بە تایبەتی بە بەردەوامی مزگەوتەکە پاک دەکرێتەوە ئەو دژە ڤایرۆسانەیش دەڕژێنێت لەسەر ژە مزگەوتەکانی گەرمیان بۆ ئەوەی هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ماوە بۆیە ئەو ڕێنمایانە بەباشی جێبەجێ کرێ لە گەرمیانە. بەڵێ انشاءالله خودێ طاعەتی هەمی مسلمانە تایبەتیژی دوان شەوێت پیرۆز داوێت قەستە مزگەفتات کن و بەرز ڕۆیگرتنا شەوێت لەیلەتول قەدر قبیل بکەت و ئیدی ئەوێت قەستە مزگەفتە ژیتکەن مەجدوعا بێبەر نەکەن. زۆر سپاس ئەفکاری مە هەرێم جاف واکی ڕاستە خۆش گەلمەدا بوون ئەمێ بەرەف سلێمانی بەچین ئەفکاری مە ئارام بەختیار گەلمەدای ئارام ئەف دەمێتە باش سینیکا سنی سنیانەیە دەستێتە دا بژم تو واستاژی چەتل بەرەی یار یەبکی یانژی دێبوومە بەحسکی کاچا یاری تێتەکردن ئارام. هاژە سڵاوتان لێ بانوونە بن ئەو سینیا ئەمڕۆ خواردن نییە بەدەستمەوە بەڵکو یاریەک هەیە ئەم یاریە زۆرتر لە کەرکووک و ناوچەکانی گەرمیان یاری لێ دەکرێت ماوەی چەند ساڵێک شەهاتوۆتە سلێمانی گەنجان کۆ دەبنەوە لەگەڵەوەی ڕەمەزان مانگی عیبادەت و خێرە بەڵام هەندێک خۆشی دیکەشی تایە کۆبوونەوەی تایە ئەوەش ئەوەیە
هەندێک لە گەنجان کۆ دەبنەوە یاری تایبەت دەکەن ئەم یاریانە زیاتر لە ڕەمەزان ئەنجام دەدرێت کە یاری سینی و زەرفە کە لە سینیەک و 11 زەرفیا کاتووە کە گوڵێکی تێدا دەشارێتەوە دەبنە دوو بەشەوە ئەوانی کە یاری دەکەن بەشێکیان دەیشارنەوە بەشەکەی دیکەیان تا دوو جار دەتوانن بە دوای گوڵەکەی بگەڕێن وەک دەبینن ئێستا گەنجان سەرقاڵی یاریەکەن دەمێت لەگەڵ خۆیان قسە بکەم ئەم سینەشم ئامادە کردووە زانوان زیرەکە نەتوان هەڵی بێنن بابچمەلای خۆیان زانین یاریەکە چۆنە لە ڕەمەزاندا بابینە ئێرەوە جێگەم کە نوعفو سڵاوتان لێبێت تایبەتی ئەم یاریە بە تایبەتی لە شەوانی ڕەمەزاندا جارە پێشەکی بەخێر بێن سەد چاومان بۆیرە ئەم یاریە یاریکی سین و زەرف لە هەموو شەوانی ڕەمەزانە یاریمانە یاریەکەی مەقسەدەم سین و زەرفە یاریکێمە لە ئەسڵا تورکمانیە زیاتر خەڵکی کەرکووک و چەمچەماڵ و نەچە خەڵک سلێمانی یاری ناکەن ئەم یاریە ئەمە سەرقاڵی شاردنەوەی بەڵێ پێشەوەی یاریەکە دەست پێ بکەن ئەم سینیا من ئامادەم کردو بزانم ئەیدۆزنەوە ئەم بەرزیرەکەن یان تۆ زیرەکەی وەڵا لە من زیرەکەتی ئەوە شتێ لێ باس باش ئادی بزانم ئەیدۆزتەوە من شاردنەوە پێشەوەی بێمە ڕاستە خۆ بەسەر چاوم ئەمانە هیچیان نێمە ئەوە چی باجتر بوو ئەوە نەوەڵا باش دەو شاردووەمە ئێمە یاری ئەمە گەر بێت تێکێ دێنە بەرەمانە جووتەم زەرخانە ئەو پیاوە ناشارنەوە یاریەکەین وەسە دوو هاوارێکی تایبەتیە کە بیدۆزێتەوە چییە؟ نا بۆ دۆزینەوە هاوار تایبەت نییە بەڵێندا خاڵەداڵەتدا ڕێستەکرد نەیدۆزیەوەکەم زفتیان دووە بدوێت تەقە دەستیان دێ هاوارێکە ئەکرێ وەکو بۆ گەرم و گۆڕی یارێکەیە بەڵێ هاژە ئەم یاریە دنیام تۆ شوان نەتان کردووە تا ئێستا ئەم یاریە ماوەیەکی کەمە هاتوێت ئێرە زیاتر لە گەرمیان وەکو باسم کرد دەکراوە ماوەی چەند ساڵێک شەهاتۆتە سلێمانی و هەروە هەولێر و نازانم ئەگەر هەست بێتە دۆکیانە ئەو یاریە بەڵام شەوانی ڕەمەزان زیاتر گەنجان سەرخاڵی ئەم یاریکردنە دەبن تا پارشێوان ئەمەش وەک نەریتێکی لاتوە کە لە ڕەمەزاناندا هەندێک یاری تایبەت هەیە ئەنجام دەدرێن دیارە شارەزایەکی باشە هەیە لەو یاریە ئارام ئەوەی من بزانم پێم وا بێ ئەوانەی ئەو گەنجانش کە دانیشتون لەوێ و یاریەکەکەن تا ڕادەیە ڕێنمایە تەندروستیەکانیان جێبەجێ کردو شەوان کوبینیمان دەستکەش و دەمامکیان پێوە بۆ هۆی کە تۆزێک هەرە باڵخن بۆ هیوایین تەندروستی هەمویان باش بێت و کاتەکانیان بەخۆشی بەڕێکەن زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس پێ قەرەباڵغ نزانکە سەرا یاری دیارەکە بەرەو خسارە بین ئەم دە بەردەوام بکەین دیسا دیر یاریاب تایبەتیژێ ئەسا گرنگیا بابەتی ئەف شەبە بکەین دیسا بەرەف دووکێ بچین هەژ بڕۆینەوە بەلای مامۆستا تاهیر مامۆستا ئەو خێزانانەی کە مناڵێکی بێدایک و باوک بەخێوەکەن ئایا ئەرک و مافیان چییە بەسەر ئەو منداڵەوە و لە داهاتووشدا ئەو منداڵە چه ئەرک و مافێکی هەیە لەسەر ئەو دایک و باوکە با بڵێن جێگرەوەیە بله وەکی ئیسلامی نیشەمەدای تەبەنی ئیسلامەتی دا حرامە ئەوم کو بێژین ئەڤروکە ئێکی بکەتە کوڕێخوا ئەڤێت ئیسلامێدا چێ نابێتن بەس ئەو دێ ئینەت مۆڵەخۆدا دێ خوددانکەن ئەگەر سەمیۆنێت وی دیار بن دێ ناسنامەدا هەر دل سەر ناوێ دەیبا بە تۆ دێتە چێکردن و دادگەهش داوسا وەکیل دیف پێزانێت من ئەف کەسێ هەنێ نابیتە میراتگیرێ وان کەسێت وی خوددانکەن ئەو میراتگیرە یه هەندێکی دیک و بژن با بویە دایکاویە کاکینە ئەvێت کو ئەو عیالێوانە ئەو تەعاهدێکی وسا دادگەهێتێتە چێکردن کو ئەvە نابیتە میراتگیرەوە چونکو شریعەتیدا نابیتە میراتگیرەوە بەس ئەvە وەکی مە گوتی دێ چاوێ خۆدەنێ هەگەر پارە هەبیتنش پارەوی ئەگەر پارە نەبیتن ئەو دێ چاودێریاویکەن و دێ خوددانکەن دیفرا پەروەردەکردن پەروەردەکردنەکە
گلک جوان و رکوپیک و درست حسا نشابدن یعنی کاچوا نشا زاروکت خوابدن سر پروردگی نکا درست آنجی بجن بو فریکرنا قطاب خانه و فرکرنه اوجی پیدویال سر یعنی کاچه بو زاروکت خواد کن اوه چند هنجی بو بکن وقتی مالک عرضکی جوید گهته کو ببینه میراد گیرت هندکا چینا بیتن اوه بین محروم کرن شوی میرات هنه بجن بو جلو برگا یعنی اگر بشن دیو پیچی بونا خواه مسکنه کی جهه کی خانیه کی تدا بجن آن هگر نبیجی کاچو پیچی بو اف کسی چاوه خود دنه اوه همی کو بجن او ریکن ید کو چاودانا وان زارو که تنه بینه کرن و کی ما گوتی وجه هندت شدی یعنی هشیاری وانا بن وان تشتاوه کی ما گوتی نبجنی کو پی بشنو بین پاش ولیدان هاد نوچوناوی ها چوا بیتن وان کارت زحمت ید کو جسته وانا طاقت نبیتن کو اما بجن اوه نزارو کت منو دلی واپی و نبیتن یعنی اوه همی خالن بجن گل هنده دا یعنی کاچت اشتی باشه بو بیتا کرن و چتشت یب زیانه باشه ما مستعبد گلو ما مصادل شد او خیزانی بو نمونه ارکی بخیو کردنی مناله کی بدایک و باوگا گرنه استو آشیری او آفرتا كبي ايات حلاله بله اگر زاروک بیتن اوی شیری بخواتن درسته وقتی او شیر خار شریعتی دا دی اف کسید کو بجن او کسید حرام بد نسبی دا عین رضاعتش دا حصا یعنی شیردان دا او جبو حرام بن یعنی دی بیت کره و آفرته او کسید بو عیال و آفرته چه نبن کو زواج هفجینی پیک بکن گل و چنده بو وی زاروک هنیجی وقتی شیر خار بله اوه کنگی زاروک بیتونو و شیریجی او حد کو شریعتی بودانای اندک بجن مثلا 5 جار و هر جار 5 جار جی تر بخواتن اوه درسته یعنی وک لایه بجن ببیتا محرم دی بیتا محرم اما هر نابیتا میرادگیرو و نابیتا برای درست دوی مال دایان که چه ببیتا خوشکاوی ماله بس دی بیتا برای خوشکت شیری زواج دا کو اوه دی بنا محرمتی کدو کابو وانا کش بجن محرمن عین دی بو ویجی حسابیتن تمام ما مستوکی دیار اسلام دا به امریا دایکو بابا گناه که گله کم مازنه سر زاروکا حساب داد باشه اوه به سمیان به تو جالیه دو جنو ظلامه که حساب به تب خدان کرن به امریه و جنو ظلامه حساب گناه که مازن بوانا جیتی تحسب کرن یا جی وی مازنه نین اوه طیبتی جیت نیو برا زاروکو دایکو بابا دا چپی نویتن جوازیا هایی چونکو دی بابا او ما فکه مازنه هایی و اکو بجن قرآن و فرموده دا گلک بومه آماجه و پیکری ولا تقل لهما اوفین و هر تشکی هاتی بوده بابا بس گل و چند جدا بوچی ام چینا بیتن گل دی بابت خود حسابیم بوچی چینا بیتن ام یا سرکی اوان یدبون اگر هندم اینای دنیای دا یدبون اگر هند زحمت و واسیانه کو پرورده کا یعنی اب ما و بری حتی کو ام حسا مزن کرین گل هند دا راسته یعنی وکی ما گوتی اوه هنه وانا نه اینای سر دنیای بس پرورده کرناوی و خدان کرناوی و چافداناوی ولد کتن کو اوه عین برانبر واجی گناهکار ببیتن چونکو وکی دی بابانه حتی کاچوا ام بیجین گلک جارا پسیارش پیغمبری هاتی کرن صلوات خود سر بن دیکا من یامری از دیچه کم بود دیکا خاص رزل کی بگیرم اگر گودی تخالت هم در رزل خالت اتخوا گیری اگر تخالت نمن در رزل حوالت دیکا خوا گیری ید بابی جو سامامن دیسا بجین حوالت باب مروفینه مروف در رزل وانا گیریتن وقتی اسلام اول نشامه دای ام رزل وا گیرین چونکو خالت ها منه آن مام منه آنجی بجین حوالت دیکا مروفی آن حوالت باب مروفی مروف رزل برام بروا بگیرید اری پا او مروفی خدا این کتو مروفی مزن بکتن و چاف دریا مروفی بکتن وکی دیار جی که هم بین سکنی پیغمبر صلوات خود سر بن کی خدان کرو کی پشتوانیاوی کرو کی چاوی خو گلک دای ماموی ابو طالب بو امزان ابو طالب جی کو وقتی و غیر کری سر اسلام نچو یعنی شاهده نداول سر ایمان نچوه بلد گلوی چند دا راست یعنی خوشتوی کادیجی پیغمبرش دزا کو هفجیناوی بویه بلش بر وان هر دوکا وصاف خمکت کو حتی ناوی و صالب بیت صلا خما عمل حزن جبروی چند وی نشامت دتن اگر او مروی خدان کتن و او چاف دریا مروی بتکتن و او مروی
قدری المروف بگیرید اگر خونه بسرمانجی بیتن واجب امروف رزله بگیریتن واجب امروف چاکی احسانت گل اوان کسی تنه دا بگیریتن وکی آیات گوتی و بالوالدین احسانا یعنی وکی ابن قیم گوتی اگر خو اوه بسرمانجی نبن لازم امروف اوه رزهانه برام بروانا بگیرید. بله مامۆستا زۆر جار ئەبینین منداڵانی بێدایک و باوەک یاخود بێ سەرپەرشت بەکارەهێنرێن جا بە هەر مەبەستێک بێت بۆ سوود وەرگرتن بێ یا بە شێوازێکی دیکە بێ ئەمە سزاکەی چییە؟ یاخود بینی ومانە لە میدیا و لە زۆر سۆشیال میدیاش کە ئەو منداڵانە بەکار هاتوون بەبێەوەی کە ڕەچاویەوە بکرێت کەسایەتیان یاخود ڕوخساریان دەرنەخرێ و بەکارهێنراون سزای ئەوانە چییە لە ناو ئاینی ئیسلامە؟ ئەvە گوناهەکە مەزنە چونکو زۆرداریە لێتکەن کاچەوە ئەم بێژین وەختێ گوتی قەدری دایک و بابێت خۆ بگرن کەنگی دێ قەدری دایک و بابێت خۆ گیرین هەگەر هەندی دەی بابێت مرۆڤی پێچێ بن و زیرەک بن و خوددان هێز و شیان بن چ منەت مرۆڤی نەبن مرۆڤ دێ ڕێزێلێ گیریت بەس ئەو پێدوی چاودێریا منینە ئەوی منەت منینە بەس وەختێ گوتی مەزم بوون دان عمر لێ هاتن نەساغ بوون بێچارە بوون وێ گاوێ واجبە ئەم بچین چونکە ئەو پێدوی هەندێ بوو ji ber wê çendê ev zarokê henê jî wextê maye bê semiyan maye bê bab ji ber hindê wacib bîtin ser me em çavê xwe bidêne vê zarokê xwe çinku kesê xwe nîne Xwedê Teala bû bedel vekir kesekê dî hebîtin ji bîr ve biketin ku ev hez pê biketin yê bê bab ev hez pê biketin yê bê dayke û bê kesûkar e ji ber hindê vê ca beramber wê jî kaçawa ek وكي مثلا فانو كامت مها رمضان دا وكي دعاء جبريل عليه السلام کو سه جارا دعات کتن و پیغمبر صلی الله علیه و بجیتن آمین ایکشوان اود بجیتن دیبابت یان ایکشوان الدف مازم بیت و نکد ببیت اگر هنده و بچته به حشت دا او دفن و دفم خشیتن او خسارت بیتن پیغمبر گوتی آمین برانبر و اوجی بچی که زارو که وقتی ما افزور داریا لیکر امشین قیاس کین وکی وی یعنی چونکو او زارو که پدوی هنده بیت خدان کرن و بیت چاف دری کرن برو واج وقتی وجا ما اود گل دا کر او زورداریه کا مازنه پا زورداری جی امزانین شریعتی دا گل بحث زورداری هاتیه کردن و سزای زورداری ده عذاب بیتن و ده سزای که مازم بیتن و جاش بر و چندی هم خواب دینه پاش و چند ها ما مستا دین اسلام به طیبتی جی پیغمبر صلی الله علیه و آله آشکارا بحث هنده کریه ایتیم بین کفالت کردن جلوی مسلمانان و حتی اگر اسلام جینه بن بونمونه کریستیان بتیان جی هر دینه که دی بت او جی درسته مسلمان کفالت وان بکت و کفالت وان یا چویا خدا کردن وان ده چوا بت طیبتی جی دو دین جدا بن بله هر دینه که بیتون وقتی کسک ما به خدان کاچوا وقتی بجین دوروبرت پیغمبری صلی الله علیه و سر بن غیر دیانت هبوینه یهودی هبوینه بجین او یهودی تنه حتی مروت بدین و مشرک و یعنی اوه همی دوروبرت پیغمبری هبوینه صلوات خود سر بن حتی مروت یهودی گنجک مالا پیغمبری دا صلوات خود سر بن و کی خدمتکاره که خدمت پیغمبری ها کی صلوات خود سر بن و پیغمبری چاو خواه دا و رزاله گرتی و چجارا زورداری برانبر اوی کسی هنی دا نکریه بروی چنده که بجن سر دور امام عمر وقتی که یهودی وقتی خواستنت کتن بشته بوچی تو خواستنت که بجیتن از نشم نو که شول که وقتی هندی ام هیز و شیان و ما تشتهی ما خوی که دا آنکو بجن ما اف اودیا هنی دا برانبر کو هنی مت پارزن بس افرو که ما هیز و شیان نموینه و ما طاقت نمویه امام عمر چکر بو گوتی لازمه موچک بو اوان کزت خصا بیت دری خستن دا کو او بجینو بین خدان کرن اوا بو مازنه که عمر دان عمر یان ظلامه که هم چوا بجین بو زاروکه که اف زاروکه تنیجی اسلام هر بری مدته هنده وقتی به سمیان بیتن هر کی بیتن ام بینین خدان کنود مالت خدان کن چپنه بیتن جوید مالکا بسلمان دا راب بیتن دی وکی والیتن یعنی دی وکی بسلمان آلت دی بیت بسلمانو بیکو تعداکیه کی لبکت و تفیت و نویت و صبای او مازن بیتن اگر ناف مالا خدا مازن نکن ما مستبون من هر ناف خیزان خدا بت نه دیکا و ناساق بت بس بابوان امری خدا کر بتو کریستیان بنیان هر آینه که دی بت بس پارا بدته هر بوی درسته و خیراوی دیگه تی بیکو تا تکلیشی گلوانه هفت بله شریعت دا امشیم بحثی مثلا بونمونه جیران ها بکن جیران مسید مرتبه جیران ها تن جیرانه که هی حق کل سر مروفی اف جیرانی هنی اوه نبو سلمان بیتن حق کل سر مروفی اف حقی هنی جی اوه نبو سلمان بیتن
به سمیان بیت یا سمیان هبیت یا خزانه که درست بیتن حقا که سر مروی های مروف جیرانه که اذیتاوی نکتن چا سردان توی بکتن خوشی و نخوشی توی ناف دا بیتن وقتی هزار جی بیتن دستیوی بگیریتن و هاری کاریوی بکتن وقتی پیچی بیتن جیرانه که اگر بسلمان بیتن و مروفی بیتن اوه بجن سه حقن جیرانه و بسلمانه و مروفی جی یعنی اوه هو صافه مرتبه بشتن مروفی ایزن چه جوازی تدانینه افروکه چه دیانه بیتو بجن سر چه آین بیتن چاودیری و خدانکرنا و دمروف هر گهی تخیره خواه هنده تشت هین گریدای عبادتن و طاعتن هر دیانتا که لکم دینکم ولی دین یه خواه هی اما مروف آتی دا همی تشت وکی اکلتن و هاریکاری ایتا کرن بونمونه افروکه اگده بجن پازا که ده سرجکتن او جیرانوی غیر دیانتا جی بلا بو ببتن و ده بیت خدان خیر و خیره که مازنه افرو که خیره که دیان هاری کاری که دیل سر دورو بره خواه وقتی بلافت کتن جیران توی هبن غیر دیانت بن و ویتن بو او بویجی بتن وجد هر هاری کاری که دا و هر کاری که دا مثلا مروواتی دا ادگل هنده هر خدان خیرش بله مامۆستا ئێستا لە پارێزگای سلێمانی خانەی بێسەرپەرشتان هەیە کە کۆمەڵێک منداڵی بێسەرپەرژ یاخود بێدایک و باوکی گرتۆتە خۆی هەندێک لەو منداڵانە بێدایک و باوک نین واتە دایک و باوکیان لە ژیانە ماوە بەڵام ئامادە نین ئەرکی بەخێوکردنیان بگرنە ئەستۆ جا ئەم مناڵانە ئایا ئەچنە چوارچیەوەی ئەو ڕێنمایان یاخود ئەو ئەرک و مافانەی کە بۆ نمونە کەسێک هاوکاریان بکە ئەوانەی کە تۆ باست کرد چۆنە لەسەر موسڵمانان کە یارمەتی ئەو مناڵانە بن یاخود بۆ ئەوان دروست نییە ئەم بێژین وەختی دەیباب هەبن ئێکش مافێت ئەڤان زارۆکێت هەنێ سەر دەیبابێتەوە ئەڤەیە خودانکردنەوەنە و چاودانەوەنە و ئەڤەدت گونەهکار بن وەختی نەشین خودانکەن و ئەگەر بێژین ئەم هەژارین دەستکورتین فەقیرین خودی ڕزقی هەمیات دەتن وامە من دابەتین فی الأرض إلا على الله رزقها خودی ڕزقی هەر کەسێکی دەتن ڕاستە هەندێک هەژارن و دەستکورتن و هەندێک دەولەمەندن و بەس ئەڤە بیتە وەکی بێژین سەردەمی جاهلیەتی ئەف تشتە هەبوویە گەلێکە حتا خودی تعالی گوتی ولا تقتلوا أولادكم خشية إملاق عيالت خازارو كت خانه كجن أوانا نزانيد چلكن جلكاش برسادة أف بندياتيش هندي دركت هجار يا خاش دسكورت يا خا زارو كت خود فروتن يعني فروتن وقتی أفيديجي كريبا بونه بنده وكي بنده ولت هاتن أف بندياتي إيكشوان ريك دركتي هو صابويا آنجي هكر نشيابا نفيجي بكنو نفيابا فرود با وان زارو كت خود كشتن يعني چپ ريكا بيجن هسكرنا شرمية وكيچه يان أمن هجاري نشين خدان کنه که خود تعالی گویی اجبر هجاری چنا بیتن امر رزقی وانا دین و جا اوت ها گناهکارن یعنی از بینم گناهکارن او کسی که نرا بیتن و خدان کرنا زارو که خوب پرورده کرنا و اوت گناهکارن اما هکر ولیهات کس نبود چاوی خواب داته درسته هنده که دی هبنو چاوی خواب دانه و چونکو دی مجبور بیتن وقتی وانا خدا نکرن وانا در خستن لازم هنده که دی هبن دا اف بچی که تنه بجین سربردای لینه این اف بچی زارو که تنه نکف نکولانا و نه فیلم ببنه شولت خد از وی جاره بحثا به سمیانی بخوب کم نب خدان کرنایی بونمونه اس او برادره که به سمیان وکی ایک يعني خيرك يمكن خيرك ديار كري هر خيرك بتيانجي طاعتك ديار كري يانجي كرنا فرزك ديار كري ناف اسلام دا الرجا قيامته خيراوي بسمياني شام بتره چونكي او هرج بچيكات يا خود توشي حالتك طيبه توشي تاقي كرنك قالك مازم بيا يانجي خيرا ما وكي ايكه کاک جوان مثلا خیره هر خیره که مروف بکتن اولی هم بجن دیف انیت مروفیه وقتی انیتت مروفی وکی یک بنو اوه کاره که ازت کم بو خوده خیرت ما نفسی یکن یعنی وکی یک دیلین اما به بابین یاوی و به سمیانی یاوی جزارو کنی اوه مازم بوی او خیره کدیه اوی هندیش وی به بابین را بوی که چوا وقتی بجن زارو که یکی بمریتن پیغمبر صلی الله علیه و آله بجتن وقتی خود تعالی ملائکتا دی فرکتن دی بشتی هوا چوا اف عبد مدید کو من زارو که تویش بر دلوی را کرن و خوشتوی توینه و رونه یا چاو توینه دی بشتی ربی والله امرو و که حمداتت کر و شکراتت کر دی بشتی خانی که بو آوکن ناوی بیت الحمد آنکو خانی حمد سپاسی کو یه راضی بر سر و چند هنه اذن اف کسی هنه خود تعالی وصا خوشتویه که وانا بجیم بابا آن هر دو کن دیکو بابن اوه چون مانه به خودان
او زحمت وانا به بابینی دیتی و بدایکینی دیتی و خسارابون او جیاروا به چند هنه بو بخیرت تنویسان چون او به باب رابو اما وکی دی هر خیره که اوت کن خیر ام بجن همی وکی کن وقت انیت وکی ایک بیتن الدیف او خیر و بجن او تشتی او دتن اما وکی دی او دیگه تا خیره خواه وکی ما گویی مثلا چونکو برزالتی رابو به بابینی رابو بدلسوجینی رابو او جدای او دی خیراوی بویت نویسان. بله. ما مستدیس استفاگر ما آخفنا دست پیکی یا تا ایماجه پیکری البرنامه اوجی وکی پیغمبر صلی الله علیه و آله ایماجه پیت کرد هر کسی که به سمیانه کی یانجی سویه کی بخدان کرد البحشت ام دهو صاب پیک و بین. خروجانه پشتی 5 بانگا ام دعا کن مثلا اللهم ربنا هاتين اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة واش اخو امزانين جهه مكانت پیغمبری صلی الله علیه و آله البحشت گلک طیبته اگر ام زیاده تر ویش رو وبکین یعنی چوا او دی پیگ و بن هات نو چون وانات نو بحشت دا پیگ و یانجی هر تشتکی پیغمبری صلی الله علیه و آله البحشت ورگرد اوی کفالت ایتیمی ورگرد و ورگرد کاک جوانم نشیم بجین چونکو کس نهایت رضا پیغمبری صلوات خود سر بن مثلا نفسی مرتبه بس دی نزیک بیتن چونکو وقتی ما گوتی اشارت بتلت خاکری و اشاره بالسبابه والوسطى پیچکی جی فرا خیرات نافدا یعنی اف کسی هنی دی نزیک پیغمبری به صلوات خود سر بن ماند گلک فرمودی دیج دا وکی اکی هات د پیغمبری صلوات خود سر بن اکی حواله توی صحابه يبخم بو يعني وكي جريل ناف شافتو ديار بو قوتي تخيره قوتي يا رسول الله از شما مال من هزرا خد كر قوتي از الفيغاوي تدبين مو ازت قالتا دا بيك وات اينو تشين بل روجا قيامت دي درجته جلك شما بلنتر بيتن ام دي چوا بين ويغاوي وام تنبين قوتي انت مع من احببت دي قلبي بي تو حاجت كي انكو مادام تو حشمت كي دي قلم دابي بس قلبي دا چوا يعني دي هر بينيتن دي نزيكي وي بيتن دي درجه ويجي باش بن دي او تشتي بجن يجلك باش خود تعالى دي تفي کسی هنیجی اف کسی چافدریا ایتیما اتکتن وجاد گلک آیات اجدامانه بو ما دیار کری خدان کرنا ایتیمات بیت اگر هند وكي خذ تعالى فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة يعني ساكل فيري بحسي بساميوني كر بحسي رجع قيامته وآستان جتوي ونخشيتوي وقوتي چوا تو ديجي درباز بي دي چوا جي خلاص بي قوتي أفيا تو بندية آزا كي بنده جي فقافينين مثلا بشين قوتي أو إطعام في يوم ذي مسغبة تو هاري كاريا خلقه كي بكي اتبرطنقافيا كي داد برسا كي دا وكي بونو منافان اف قدغا چوي و اف كورونا هاتی حساب خلقه که دولت هاری کاری کرد اوت وان ظروف تو صدا اوجی دی بده اگر کومرووی شوان استانگت روجا دو ماهی که پارزیتن دیفرا چو گوتی یتیما ذا مقربه او کسا که چافدریا یتیمه کیت کتن و خداند کتن او جدش وان استانگو عقبت روجا قیامت دی خلاص بیت آن گوتی صفاتت مرووت خدان باور أفاكو مثلا قلت ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا يعني أو مروف خدام باور و سالو خطتوي أف كسي خارنه دتونو هاري كاريت كتونو جاوه خود دتا أفان زارو كت بسميان بله زۆر سپاس بۆ تۆ مامۆستا دڵشاد تاهیر کە لەگەڵمان بووی لە ستۆدیۆکانمان لە شاری دهۆکەوە زۆر سپاس بۆ زانیاریەکانە دووبارە رمضانت پیروز به و همیشه تندرست باش بید. خدا خیره بنویسید ما مستو دوباره رمضان پیروز خدا روزی نویج و طاعت و قبیل کت ان شاء الله. راستیجی بابت که گرینگه ان شاء الله خود دل مهمی نرم که تاری کاری ای کدوب که تایبتیجی عالی کاری کردن خزانین به سمیان مالتوان ابگشتی نه کسی بتنی تایبتیجی یعنی نوکجیان هێشتا ژوان ئەگەر مناڵێک لە ژێر سایی خێزانێکا بێ هێشتا لەوانە باشترە کە لە پارێزگای سێمای هەرچەندە خانەی بێسەرپەرشتان لە ژێر چاودێریکی باشایە کە ئەرکەکانی خوان بە تەواوی بۆ ئەو مناڵانە جێبەجێ بە تایبەت ژوان ئەو کەسانەی لەوێن خۆبەخشانە کاریان بۆکەن چەند گەنجێکی بەڕاستی پێ ئەچێت ینی ئەوان هێشتا لە نازێکی خێزانداری بێبەش بن هەرچەندەوە کوتم کە چاودێری کۆمەڵاتی کەسەر بە وەزارەتە باش چاودێریانەکە بەڵام هەروەکۆنیە لە ناو سایە و سێبەری خێزانێکە کاریەک جێ دەستخۆشیە بەس ینی هەندێک مرتبەتۆنە ماسترن بەسترە تایبەتی جالی کاریکردنەوە کەسێت بسەمی خودی خێرا هەمی ئەو بنویستی ژەوان بابەتێکی سەرنجڕاکێش هەیە ئێمە شان باسی ئەومانە کرد گەنم و دەخڵ و دان و کۆکردنەوەی جوتیاران بەڵام بابەتێکی دیکەش هەیە هەر لە چوارچەوەی ئەو بابەتەیە کە ئاژەڵداریە ئەویش یەکێکە لە کار و پیشە قورسەکان
و سەختیشە بە تایبەت لەم وەرزەیە و لە مانگی ڕەمەزانیشە ئێمە لە فیچەرێکا باز لە ئاژەڵداری و مەڕداری گوندەکانی بناری بەمۆ و دەربەنی خانەکەین ئەوان دوایەوەی کە پارشێوەکەن ناخەونەوە وەکو خۆشیانەڵێن لە کاتەکانی فێنکیا و بەهۆیەوەی کە ئەرکە ئاینەکانیان جێبەجێەکەن و پاشی ڤەگرن دوای ئەوە بە ڕۆژوە بن ئەوان ناخەونەوە هەڵەستن بۆ پاکردنەوەی ئاژەڵەکانیان و مەڕ و ماڵاتەکانیان و پاراستنیان لە نەخۆشی و جۆرەکانی مێرو بۆیە ئاژەڵەکانیان ئەشۆن و پاکیانەکەن زەحمەتە لێ خێر و بەرەکەت و تایبەتیژی ئەو یعنی ژیانەوانژی سەرهەندەیە ویجا بەرەف شڤانیە تایبەتیژی خوددانکردنا پەزی و بزنا ئێمە بەعنی زۆستاین بە شۆردەی مەڕووماڵات لە منتیقی دەربەندی خان سەعات چارەکێ بێ بۆ شەش بۆیە بەیانیان زوو هەڵەسین مەڕووماڵات دە شۆرینۆ بە ڕۆژین سپاس بۆخوا. ئێمە وەکو مەردارەکانی بناری بەمە سنووری دەربەنی خان هەستاوین بە لە پارچەوە بە شۆردنەوەی مەڕووماڵات بە حکمی ئەوەی ڕەمەزانە و هەم دنیاش گەرمە لە بەیانی زووە لە پارچەوە دەستمان پێ کردووە و سوودێکی زۆرە سوودەکانی بۆ کرمی مێشک و بۆ حەساسێت و بۆ کەوەی و گەنە و ئەم شتانە سوودی زۆرە لە ڕووی تەندروستیوە و لە ڕووی دینیشۆ حەدیسێکی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هەیە بە خەیر و بەرەکەتی فی سبوح کە لە بەیانیانە خەیر هەیە بۆیە ئێمەش لە بەیانی زۆر دەستمان پێ کردووە و ئینشەڵا بە یارمەتی برادەران و جەماعەت ئینشەڵا تەواوەکەین بەخۆ. بۆ خۆی ئەرکێکی قورسە ژوان ڕاستی بەس ئەستێ نەگەشتن بووی شیری وی پازیت هاوێت یعنی ئەو شیرە بەرەکەتە بوو نزانم ئەسوێ تێ نەگەشت یعنی ئەو گهانێت توێ گرت بین و شیریوێت هاوێت دلێ هاژەژی گەلت ماپێوەت گوتەوە فەقیرێ نزابوو چی وسڵەت هاوێت هەر بە خەسا یعنی بە خەسارە چێوەە جوانە شیرەکە پاکە پێمان خۆش نییەکە بڕات بەرەو ئاکرێ بەڕێیەکەوین زانین زانیاریەکان لای پامنێرمان ئاریاستێن چییە؟ ساو لێ بە ئاری پێمان بڵێ ڕەمەزان شەوانی قەدر لە ئاکرێ چۆن بەڕێواچێ و زانیاری زیاتریش لای تۆ چییە؟
بله افدمیا و تماشاوانان باش بیتن دیارکو الاکریجی شوین رمضان بتایباتیجی شوین دو ماهی کوپیرات دا گوتن شوین پیروز آنکو شوین لیلة القدر گلکی اپروش اتناو آکری دا پریوچن کو درگین مزگفتان جیل آکری کو اف پنج شوین هاتین وکرن ایدی مسلمان جبو نمیجی هر سان جبو نمیجی اینیجی دو هاتم ندنوا مزگفتان دا وگاوی اوتین شوین پیروز دمین نهشیار دناو دا ذکریت کنفت شانه دیگل وان کسان ینکو شوید حوینن کو اگر چپ که میج نجبو کو رینمان جیب جیب کن نبی تقلا بالغی خلکی پاراسی بید ویروس کرونا ایدی کسین سرود خوین تن دیگل وان تروین نخاره و سرودان بیجن ویرا مجی هندک سرود خوین گل نجبو کو هم گلک دمی نگرین از خازم برفان و بچم کی ولی دیار کونگ جید گلوان مسلمانان آماده بوی نجبو کی کو سرود نامو بیجن شوید لیلة القدر شوید پیروز سن چه سرودان بود بیجن چوا شوین خود در باز کن لاکری بوركا سيداري هر جاري بشرانجك ان شاء الله عندك جاب عربي عندك جاب سوراني عندك جاب بادينيا كسنة تسابيح تكين وعندك صلوات الدين صراحة بيغمبر عليه الصلاة والسلام السرسة معي عندك تسابيحات كاين وعندك ذكريت كانوا باشي الناس بيتكن عندك مديحات بيجينو كتايتيني في هندي بما جي سروده کی مدیحه کی دی بیجن جبو کو دی خوشه کی بما تماشاوانان چکن بله اگر تجید دفعه دی بله هري ناهي وناهي وناهي سبرا دل من ناهي سبرا دل من ناهي لباشي پیغمبري امين مل دنياي غريب مل دنياي مير وزير وجندي هم بقلرو افندي هم بقلرو افندي دين خدي دبرو بي قومي خدي كسلنا قومي خدي كسلنا هري ناهي وناهي وناهي سبرا دل من ناي سبرا دل من ناي نباشي پیغمبري نمين مل دنياي غريب مل دنياي مصافحة ميروجينا مبتلانا بخمر وزينة مبتلانا بخمر وزينة مبتلانا بخمر وزينة علم براهي لاكاتي علم براهي لاكاتي هري ناهي وناهي وناهي سبرا دل من ناهي سبرا دل من ناهي نباشي پیغمبري نمين مل دنياي غريب مل دنياي هري ناهي سبرا دل من لدنياي لدنياي لباشي پیغمبري غريب لدنياي لدنياي طلع البدر علينا بثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع أنت شمس أنت بدر أنت نور على نور أنت مصباح الثريا يا حبيبي يا رسول طلع البدر علينا بثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع دنگی و هر هبید ایشالا کو همیشه می داب خوشی در باز بنیدی مسلمان هر نوا خوشی دابن توی خلق دنیا و حریم کردستان تایباتی نوا خوشی دابن جوان ایدی ما که ما پیشترش داد یار کن شوین رمضان ین شوین پیروز لیلة القدر وی آوای
الآخره درباس دم پراستیجی کو اوگله که خوش بناس خوش گله حج کم نزا کاین حجت کن یا نه لهر چابت می بحثابه کی جبکم کل آخره یعنی بروه که ام دنوا بازار هر انسان سر جادان نبو اجبر که آخرهش تا روش سقای یا ساره ویدامیل پشتی دم جمره کی خلق همیشه تناف مالت خدا فتر چند جبو کوان شوین پیروز بمین هشیار و ذکری بخواب کن بله ای دست خو شاری زور سپاس بوده با که راستا خوینش آکرید گل مدام پراستیج و پاشیوام افشوجی پراوشتر اخس میوانداری وان دنگ خوشا یا جهه سرنج پراستیج او کره گنج يعني دستو پنجتی پراستیج گل لك دفجنی نویا یا سرنج ثمانية كي زور گنج من دال بس ما دستو شاء الله پنجه ما شاء الله ابو هم يبطي ما شاء الله دست خوش بجا ام خودی حس کت سرود گوتنیش آکری ام وگر نوستو دی بتایبتیجی ام بحثا مازنی و سنگینی قرآن خواندن بکیم تایبتیجی تایبا رمضان پیروز اب تایبتیجی اگر مروف یه دنگ خوش بد کاچا و خیروی زیده ترش بوی وی کیجی خود حس کت افشوه مهوانه که گل لك عزیز گل مداوجی کاک سنگر عبدالقادر قرآن خوینه که گل لك دنگ خوشه سنگر این گله بخیراتن رمضان و پیروز روزی نویج و طاعت قبیل ان شاء الله خواهی گلم لیش قبول کوثر کوتوم جام از دست پیکی از حس کم ام حتی صبای بجین دنگ کاک سنگری هوسا دنگ ما مستا سنگری هوسا رنگ خلق نظن حتی تبخو عندك آيات القرآن پیروز بخینی ام بجام بدنگ تا دست پیکینو یعنی بیکینه دست خیر و برکت خواندن قرآن پیروز ان شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس
وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم. هزار جارا ماشاءالله. ماشاءالله و ماندوونەبی و الله دەنگت تەندروستیەتە هەبمینێت و کاک حەفقەتە هەریە تەندروست و ساخلام بێت. انشالله. خی گەورە قبولکە ئینشاءڵڵا لە مولای. اللهم آمین. بەس جا هەموو ئەس یعنی پڕاستیژی چ شەوە چوو وەختە هەندی وان دەقەیە من هەند هەشت دەنگێ قورئان خوێنێ دیار ناف ئیسلامێدا ئەمرێ خودی کردی عەبدولباسط عەبدولسەمەد نەبیێت te çawa xwehosa fêr kir wextê tu ket avê xwe dengekê asayî tê hey bes Qur'an xwîndina te yanî gela cara min çavê xwe girtin yanî çi ciyawaziyek nîne çawa bûye خۆی هەر بە هەرێک خوای گەورە ئینسان کە تێیدا هەیە ئەوە فەزل و گەورەی خوای گەورەیە ئەوە بیدایەتەن ینی کە پێشی دەبەخشی لە بۆ ئەوەیە خۆی دنیا شوێن و مەکانی تاقیکردنەوەیە ئەوەی کە خوای گەورە بێمەشی بەخشیە هذا من فضل ربي ليبلوني أشكر أم أكفر يعني ئەوە نقطەکە بەڵام کە خوای گەورە بەهرەک یان شتێکت پێ دەبەخشی تو دەتوانانی لەو مەجالەی ینی خزمەتێک بکەیت گرنگ و مهمەکە لەوەیە نیەت و مەبەستەکەت پاک بێ ئەوجا لە پاشان تەمرین و ممارەسەی لەسەر بکەیت دەگەی ئەو ئامانجەی کە تو دەتەوێت ئیمەش الحەمدولله پاشەوەی کە مەثەلەن نزیکەی 15-17 ساڵێک پێستا هەر ممارەسەمان کردیە ئیدی ینی خوای گەورە الحەمدولله تەوفیقی کرد بتوانین کە ئەو قورئانێک کە خوای گەورە نازلی کردی لە بۆ بەشەرێ بتوانین ینی بە شتێکی کەم ینی خزمەتی بکەین و خوای گەورە ینی موفقمان بکات باشە کاک سەنگەر سەرەتا چۆن دەست پێ کرد حەزب بوو یاخود پێمان بڵێ لە چیەوە سەرچاوی گر کە بتەوێت بە قورئان خوێنێ بەخۆی شێخ عەبدولباسط عەبدولسەمەد ینی قورئان خوێنە کە دەتوانم بڵێم لە هەموو قورئان خوێنەکانی دنیا خوای گەورە شوهرەت و ناو دەنجێکی زۆر تایبەتی داوەتێ نەک هەر موسڵمانەکان غەیرە موسڵمانەکانی دەتوانم بڵێم ینی عەبدولباسط دەناسن ئەوەی کە بێتە ناو مەجالی قورئان و ینی دەنجی خۆش خوێندنی قورئانی پیرۆز بە دەنجی خۆش پێم وابی زۆربیان ئاشنانە بە شێخ عەبدولباسط لەبەرەوەی ماشەڵڵای لێ بە هەموو ئەو سیفەتانی کە پێی دەگوترێت دەنگخۆشی تێیدا هەبووە ئەمەش بەکو هەموو ئەو کەسانێک کە حەز لە خوێندنی قورئانی پیرۆز دەکەن بە دەنگەچی خۆش بیدایەتەن بۆی و دەستمان پێ کردیە جێمان لێ ڕاگرتیە و دوای هەنجینێش ممارەسەمان کردو و خەڵکەچی لە دەور و بەرمان بەڕاستی ینی دافع بووینە تەشجیعی ئەو برێن میهنەیمەیان کردیە کە فعلەن تو جگە لەوەی کە دەتوانی تەقلیدێکی جوانی عەبدولباسط بکەیەوە دەنگ و سەوتەکەشت هەتا حەدێکی دەچێتەوە سەر دەنجیبی چونکە زۆر جار تو مەثەلەن تەقلیدی کەسێک دەکەیەوە ڕەنگە ئاوازەکە بە جوانی بێنی بەس گرنگەکە لەوەیە سەوت و دەنگەکەت بستەوە سەر ئەو کەسێک کە تو تەقلیدی دەکەیەوە ئەو جاوە بە شاهدی ئەو خەڵکەی کە ینی گیان لەمەیە و قەت بێ کاکسنگ مەسەلەتە دەنگی خۆ تومار کردبێت گەل پارچەکە مەسەلەن شێخ عەبدولباسط عەبدولسەمەدی و تەدانەبووتە بەرێک و تەدابووتە فێکی مەسەلەن جوداهی نەکردبێت قەت وەڵڵاهی خۆم وام نەکردەوە بەس خەڵکە گوایان کردووە زۆر جاران یعنی ئەوە بە مەدەح نەبێ ینی خوای گەورە لێمانی قبول کاک ینی وەم زانیوە لێم تێکەڵ بۆ ینی ئەوەیان ئەمنم ئەوە وای لێ کردووی دیاتر تەشجیعبی بەردەوامبی ینی چی وام لێ ینی لەبەرەوەی کە دەنگت زۆر ئەچێتەوە سەر عەبدولباسط زیاتر وای کردو تۆ بۆ نمونە بەردەوامبی یاخود حەسکەی زیاتر پەرە بە و خۆی شتێک زۆر گرنگ و مهمە لە ژیان تو حەزت لە هەر شتێک بوو هەوڵی بۆ دەدەی مەثەلەن چ قورئان خوێنە چ هەر کەسێک چ هەر بەهرەیەک چتگە تو ئەگەر حەزت لێی کرد گوێ لێ ڕادەگری کە گوێ لێ ڕاگدڕنگ یعنی دەستە ناو ناخ و دڵ و دەروونت ئیتر لەوانەیە ئەوە واد لێ بکاتن ئەتو ممارەسەی ئەو شتێک کە حەزی لێ دەکەی لە پاشان کە خەڵکێک گوێ لێ ڕادەگری و ینی هەڵسەنگاندنێک بۆ دەنگ و سەوتەکەت دەکا ئەوەش دەبتە ینی تەشجیعەکە فعلەن وایە تو ئەوە تێدا هەیە بتوانی تەقلیدی ئەو شەخصە بکەیەوە یان قورئان خوێنە بکەیەوە تەشجیعێکی باشە بۆ ئەوە طبعا هەر ببینن بەس ئەس پرسیارێکە تایبەتیژی بێجارێ ئەس ڕێخی خۆ بەدەست پێ بکەم یانێ
اف دنگی و صای تایبت ما هاشوانین آن هین برزنه مزگفتك هاتو لی قرآن تخینی مثلا تایبتی جروج من دام بزانین بله من خۆم وەکو پیشەوە هینە قورآن خوێننیم ینی بە هەندێک ئیش و کاری خۆم ینی ڕۆژانە خەریکم بەس ئەوەی کە مثلا مزگەوتێک لە مزگەوتەکان من تێدا قورآن دەخوێنم هەر خۆبەخشانە جومعەکەی دەچم ئیدر ئەوی تریان مزگەوتی ڕێگای بەهەشت ئەوەی کە مامۆستا فاتح شارستێنی برێن وتاری جومعەی لێ دەداتن جومعەکان لەوێ دەرم کاتەکانی کەش ینی وش بيم بوت يعني بأيشي وجمعة بيت إشلاء ميل دفوة باست عندك بجاش بلي الشيخ عبد الباسط عبد الصمد رحمتي تو الدوساي كرنو هندك قارئ دي قرآن خير دي بكيوم تاني أول والله أمن كتقليد دكم تقليدي بس عبد الباسط دكم وأها يعني بيشم ويا قناعاتي من ويا وبيشم ويا سركوت وترد بإنسان ليك مجال ممارسة بكاو أسبي خويتاو دا رنجة تاكتر وباشتر بي لوي كبرتو بلاو بي لبروي مثلا قرآن خوين زورن تو أجر بتبي ريتكك لريسككاني قرآن خويني تايبت بقري بهم وابي سركوت وتردبي وحكي شي زيادة هر أورجكي قرت يا ديسا كانت أوقاتك الدنيا قرآن بيروز بيدنجي ما شاء الله يخوش وما بخيني طيبة تجي فان شافت بيروز داخل خير وزيرة المازن سلامت يا هم خيركش ما إن شاء الله بيجات ودنجكش إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها والليل إذا يغشاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها كذبت ثمود بطغواها إذ انبعث أشقاها فقال لهم رسول الله ناقة الله وسقياها فكذبوه فعقروها فدمدم عليهم
ما شاء الله سلامت حتى ام هينت في دنيا دا ما شاء الله ما شاء الله هر تندروز باش بس از بجاره بحثي يعني هند هين جريداي دنجي شيخ عبد الباسط عبد الصمد خديش راضي ان شاء الله جهوي بحشد بد نعم هين جريداي وينا باشا كان ارشيفي ويته هي روجانه تقوي خودي طيبه تجي افا هفدا صالن تدل في دنجي تجي شويه حتى انه كاجي والله امر روجانا يعني اجر نارم روجانا يعني اجر همو ساعاتك موجود تبى مقطع بيت لو خم بيريمو تلا موبايل تلا توركو ملايتي كان اجر يعني متوانا بريم همو ساعاتك دو ساعات زارك شتيكم جيرينا بواد زانم او روجا شتيشي قورم اللي بالزربوا ما شاء الله يعني روجانش زاربي لا اراديه مثلا هر لبو خم درم يعني ناو سياره ما دائما دوم هر دزولي زاربي بخم هز بخم ناكم تبشادكم يقلو مقطعاني كزور بي معجبم او لبرخم ديريمو يتر او هموي اشتيك يعني فضلي خويا مثلا وات لي دكات تو بردوام مثلا دوري قران بكي يعني جويلي راب قري يعني هكا ما ارشيفك شيخي فيها مش تبرسين هما نتجاوب يوتيوب يجي نبكي ما مش تبرسين بله استاش روجا يعني مثلا همو سالانا الشيخ عبد الباسط يعني يقلو قران خوانانيه كارشيفه شي ازغار زوري هي وارشيفه شي زوري شي يعني مثلا شهر درايتو بلاو نكرايتو او ذا همو سالان لرمضان او كساني بتايبتي لمصر يعني مثلا مقطعك يعني فيديويك يعني تسجيلك تايبت بلاو دكريتو يعني همو سالان اوج يعني اشتيك لو فعلا يعني جاني خوي همو ترخان كردي لبو قراني باشا كاك سنجر لقلوي كممارسه دنگا كاكي لقل روان خويندنوي قرانك كجدا شلون ممارسه اكيد خوي اشتيك زور قرنقو مهمه تو اگه بۆ خۆت قورئان دەخوێنی شتێکە بەڵام ئەگەر دەخوێنی و خەڵکێک گوێت بۆ ڕابگری بەڕاستی یەک لەو شتانێک کە زۆر پێویستە لە قورئان خوێندا هەبێ ڕەوا خوێندنەوەی قورئانە کاک سەنگەر زۆر دەخوازی بنوێستە بەس خزمەتکردنەوە پڕاستیژی ئەرکە هەندێک ئاوێ بەخواز نەکوتم وەندی ئەوە یەک لە خاڵە هەر گرنگەکانە یعنی قورئان خوێندن هەر یعنی دەنگ خۆشیەکە کافی نییە یان ئەو ئەدای ئەو سەوتەی کە تو دەیکەی پێش ئەوانە يعني علمك زانستك لا قرآن خوين بيد وتري علم التجويد تبيئة التجويد والروان خوين نوي قرآن التداهبي أو زبتواني بي خوين يوم تلدفكي خوين تجويد وترتيل كيما مستويتبي والله من لزور شوينا تجويد بخوين دوا يعني مثلا ما مستنى وزادك أبو ما مستبه زادك أبو ما مستا تيكو شريك أبو وأنا براسي يعني من استفادة شيء زجار زور اللي كردوا هر سنة استاش كم كرتي مانية شنكا خويندني قرآني وتجويد يعني او تجويدي كقراني بيد خويندري اوانا علمي كهر سندي بيخويني هشتار كما بري ام داس بيبكينا هاجا بيرتا جبت من غوتاتا جل سرود غوتني ونشيدتو يچوي از بجم تا غوت زيديرم چه مساله بو چه اف دنگي حسين جون وكي بو خود داتا والله كورنايني بو سرودت اينيجي خوي حرشتك تو خدمت بالدين وبخاك ولاتت بكابي ما بيروزا بس زاري واهيا تو او رنگا او درفتو مجالت نبي بتواني ممارسه يعني خدمت لما لكوملك مجال بكي اگرنا فعلا او تو دلي زيغي يعني شانازيه انسان دنگي شي هبي سله قران خويندن وسله سرود وسله بابتي يعني مثلا تاكو باش يعني بكاري بيني باش بس من براسي درفتو مجال من نبوه حتى مثلا يعني يكلو شتاني كتابيدا قلت التقليد وتقليدي شيش باش يعني اوني يعني برنزي قاعد سخوشي بلام تو اگر مجال وكاتت هبي بتواني ريسكيك بو خود دروز بكي او زور ساكا بس كاتي دبي كاتسي يعني مثلا خود يعني كاتي كتبي ومجالك تبي وممارسي بكي وايدي روجانا بله كاك سنجر خدمتك باشي دنگو قرقت كاوك بخوره واتا من برسيارك ليكم ابينين بون منصالانا بتايبد لمانجي رمضان ياخذ کاتەکانی دیکەش بێت فستیڤاڵی دەنگخۆشی بۆ قورئان یاخود پێشبڕکێ ئەکرێ بەشداری هیچ فستیڤالێکە کردووە یاخود هیچ پێشبڕکێیە هەم لە ناو خۆ و هەم ئەگەر لە دەریشەوە بێت خۆی ڕەمەزانان لە ناو کوردستان دەکرێت بە حکومی ڕەمەزان یعنی مانجی قورئان و قورئان تێدا دابەزیوە و دەتوانن بنە هەموو مزگەوتەکان ساڵاچیان هەیە ئێمەش یعنی بەشێکین لەوەی کە بتوانن خزمەتێک بکەین و لە خارجی کوردستانیش بڵێ یعنی بانكيش كراوين براسي بحكمه من كاتو مزالكم او اندنيا بإشي هنديشي تايبتي خم مشغولن بس اويكا يعني توزق مزال ما لو كردوا ليك لولايات كان روسيا اللي دعوه كرانتون فيش استا يعني برين
تقريبا دو سێ چار مانگێک پێش ئێستاکە و لەگەر ئەوەش مثلەن لە ئوسترالیا داوت کراوین لە بەریتانیا داوت کراوین لە تورکیا داوت کراوین بەس ئەو کات و مەجارە نەبووە بچی چونکە تو کە دەچێوێ بەڕاستی هەر بەلای کەمی دەبێت و هەفتەک دوو هەفتە بمێنیەوە ئیتر ئەوەش ئێستا تاکو ئێستا ئەو دەرفەت و کاتەم نەوە بەڕاستی بتوانم من گەلە پرسیارەتین تایبەتیژی گرێدای ژیانەتەوە کەسی کە تو چاوە ژیانە خود گەل قورئان خواندنێدا دەرباسکیلە بەس چونکی دەمێمەکێمە و چونکی ماشەڵڵا دەنگێوە گەلە خۆشە و تایبەتیژی میێوانێکە تایبەتنین ئەڤرۆ گەلمە وەکی هەمی میێوانە بەجە هەر دیسا ئەم دەست قورئان خواندنێ بکینەوە چونکی دەمێمە گەلەک نامایە ئەف 4 دقیقەت مای یان کێمتر زیاتر هەموو بووە و دەنگێوە و خودی هەر تەمەنیوە درێژ کە سەحەتەوە باش سەرکەوتو بنێوە ئینشاءالله پێمان خۆش هەرگەمان لە دەنگی تۆ بێ بۆ قورئانە پیرۆزە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة صدق الله العظيم ما شاء الله خدي خيراتها بالمست دوباره هزار جا ما شاء الله خدي ما هيس شو قدامها بها ما حتى ببوا السحار تا قرآن خاد باو ام مش جهدار كربو حتى بانگ يفرمو بقرآن خدي شو راضي بت إن شاء الله خواهي قورا لهم ليش قبول دكا خواهي قورا أجر دليك باك بيو دائما هم لخويندني قرآنك وهم لجوا بيستني جوا قرتني قرآن إن شاء الله يعني بيزارنا أبي إن شاء الله بينرو تماشافان أزبار كم أفرسيارة جلك شيء بيال تور جواكي أم شواته ببينين
تۆڕێ جوواکی چ فیسبوک بە یوتیوبت ئەم چەوە نۆڤێتە ببینین گوهداریەوەی دەنگی بکەین هەر بە ناوی سەنگەر عەبدولقادریان پلاکین ئینگلیزی سەنگەر بەڵێ سەنگەر عەبدولقادر بە لاتینی ئەی خۆدەش ڕازی دووبارە مەمنون إن شاء الله دەنگێت هەر خۆش بێ و هەر زوڵال بێ و تەمەن درێژی خوا هەمووی و بە عیبادەت بۆ بنووسێ إن شاء الله کاک سەنگەر زۆر سپاستان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز. سەرکەوتو بن ئینشاءالله دیب تایبەتیژی هەر کەسێکی دەنگێکی خوش هەبت قورآنێ بخینت حتما خێرەوەی زیاترە ڕەتیل القورآن تەرتیلا يعني مرتبوانە فترە تایبەتیژی بووی جهێت بەرپرس ئەوێت قورآنێ بخینن مزگەفتاندا ماشەڵڵا دەنگێت هەمیات خۆشم بەس هیوی دارین گەنجێ تۆ سەمەیەت هەین زیاتر دەرفەت بووان بێتە دانان دەنگێن وانە سەر مزگەفتە و سەر بازارە بەخێر بخێر هەمێت إن شاء الله باشی وامە ئەفشەڤە ئیدی بدەوی هات شڵە شیابت ئەفشەڤەژی خزمەتەوە کرد حتا پاشیڤەکادی و شەڤەکادی خودی حەز کردی سادەی نەخزمەتەوە سلام علیکم و خدا ڕۆژی بێژ و تاعاتی هەمی لایەکی هەمی جیهانە حەوی إن شاء الله هەرچەندە ئەم شەو پێم وا بێ ئێستا بینەرانیش پێیان خۆش نییە کە کۆتایی بێت خودم پێ خۆش خۆزی ئەکە چێ بە هەمە هەردە کەسەنگەری هێن نەبیێ بلا بەرنامەژینە بۆ مەقڕان إن شاء الله زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە تا ئێستا بینەری پرۆگرامی پاشتیڤی کوردستان 24 بوون سبەی شەو إن شاء الله یینەوە خزمەت ئێوە بە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکە هەر شاد و ئیشەڵڵا سەرکەوتوانتان هەر ڕازە ئاڵێت و سلام علیکم